أنس رضای خوای لێ بێت دەفەرمێت 10 ساڵ خزمەتی پێغەمبەرم کرد صلى الله عليه وسلم والله ما قال لي أف قط پێی نەوتم أف پێی نەوتم ئەو شتت بۆ وا کرد بۆ وانەت کرد. پێغەمبەرمان صلى الله عليه وسلم چۆن بە قەول فێری کردوین هانی داوین بۆ ڕەوش جوانی، خۆی عليه الصلاة والسلام خاوەن ڕەوشت و ئەخلاقێکی زۆر بەرز و مەزن و جوان بوو، كمالي هبو كمالي بشري، كان خلقه القرآن، روشت أخلاقي قرآن بو. أنس رضاي خوالي لێ بێت دەفەرمێت 10 ساڵ خزمەتی پێغەمبەرم کرد صلى الله عليه وسلم والله ما قال لي أف قط پێی نەوتم أف پێی نەوتم ئەو شتت بۆ وا کرد بۆ وانەت کرد. ئەوەندە بەسە خوای پەروەردگار شایەتی بۆ دەدات وإنك لعلى خلق عظيم، بەڕاستی تۆ لەسەر ڕەوشت و ئەخلاقێکی زۆر بەرز و جوان و مەزنیت. وإنك لعلى خلق عظيم. پەروەردگارمان ئەمرمان پێ دەکات لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. پێغەمبەر صلى الله عليه وسلم قدوەیە بۆ ئێوە، بۆ ئیمانداران، بۆ مسلمانان، شوێنی کەون لە ڕەوشت و ئەخلاق بەرزەکانی، لە تەعاملی لەگەڵ خەڵکی، لەگەڵ الله